گفتوگۆ دەکەین لەسەر ئەو پرس و باس و بابەتەی کە پێش لە سەرەتای پرۆگرامەکان ماژەمان پێکرد گرژیەکانی نێوان هەندستان و پاکستان. با بزانین سەرچاوەی ئەم گرژیانە چییە؟ هەندستان و پاکستان بۆ ڕێک ناکەون، بۆ خۆشییان بەیەکدا نایە، بۆ ئێستا گرژیەکانیان گەشتۆتە ئاستێک کە مەترسی پێکدادانی سەربازی زۆر قورس هەیە لە نێوان ئەم دوو وڵاتە جلهێزەی جیهان کە هەردووکیان خاوەنی بۆمبی ئەتۆمین. گفتوگوێم پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک نەجمەدین عەبدوڵڵا کە بەڕێزیان ماستەریان هەیە لە بواری هەندستان لە کاروباری هەندستان شارەزان، ماستەریان هەیە لە بواری پەیوەندیەکانی چین و هەندستان، بەڵام خاڵبوونەوەیەکی زۆری هەیە لە پرسی هەندستان و پاکستان. کاک نەجمەدین سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ هەندستان و پاکستان کێشەیان چییە؟ بۆ ڕێک ناکەون، بۆ ناوبەناو گرژیەکانیان سەر هەڵدەداتەوە؟ سڵاو لە جەنابتیش و لە بینەرانی کورسات نیوزیش. کێشەکانی پاکستان و هەندستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1947 ئەو کاتێک کە هەندستان سەربەخۆی وەرگرت لەو کاتەیشە کە دابەش کرا، یعنی ئینگلیز لەو کاتەیە هەوڵی نەک هەوڵی بەڵکو دابەشی هەندستانی کرد. هەندستان لە بەشێکی پاکستان لێجیا بووە کاتی خۆی هەندێ جێگای تریش و کشمێریش کە سەرچاوەی ناکۆکیەکانی هند و پاکستانە بوو بە جێگایەکی ئەوەی لە ناوەڕاستی پاکستان و هەندستانە بمێنێتەوە و لە ڕاستیشدا کشمیر یعنی کاتی خۆی کە هەربەشێک بووە لە هەند، چونکە پاکستانی شەو کاتە هەربەشێک بووە لە هەند، بەڵام ماوەیەکی زۆر زیاد لە نزیکەی سەدە و نیوێ زیاتر میرشا کە سەرکردەیەکی موسڵمان بووە حکومڕانی کردووە لەو کاتە و کشمیری لە ژێردەسەڵاتە بووە و دوای ئەوە بۆ ماوەیەکی نزیکی ناوەڕاستی 800ەکانە سەرکردەیەکی سیغەکان بوون بە با بڵێم فەرمانڕەوای ئەو ناوچەیە و لە نزیکی دوای ناوەڕاستی 900ەکانیشە ئەوان داوایان کرد کە کشمیر سیغ واتەیانی داوایان کرد لە بەریتانیا و سەردەما داوایان کرد کە بکەونە سەری هەند و ببن بە بەشێک لە هەند. و لە کاتی دابەشبوونی پاکستانە با بڵێم جیابنەوەی پاکستانیش لە هەندستان خۆی بۆ خۆی کێشە و گرفتێکی گەورە دروست بوو، بە تایبەتی بۆ بەکوتم سەرچاوە سەرەکیەکەی کە کشمیرە. ئەو کشمیر کە کەوتە ناوەڕاستی نەناتر دووبوون بە دوو بەشەوە، کشمیری هەند کە پێی دەڵێن جام و کشمیر و ئێستا جامۆ جیاواز بۆتەوە، خۆی بۆ خۆی بۆتە ویلایەتێکی تایبەت لە ناو هەندستانە و کشمیری جێگایەکی گەشتیاریە و شوێنێکی بەپیتە بۆ هەم بۆ گەشتیاری، هەم بۆ کشت و کاڵ، هەم بۆ سەرچاوەیەکی گەورەیە بۆ ئاو، چونکە دەکەوێتە نێوانی هەملایە. ئەمانە مەسەن کە جیابووەتەوە پاکستان و کاتە داوای کردوتێتی کشمیر سەر بە پاکستانە نەکو سەر بە هەندستانە. هەندستان هەر بە هێز و بە زۆر داگیری کردووە، چونکە ئەو کاتە هەندستان گوایە بەهێزتر بووە. باشە ماوەسا نەجم، ینی دەمێ بزانم ئێستا کشمیر بەدەست هەندستانەوەیە، ینی یان هەمووی بەدەست هەندستانەوەی ئەم بەشێکی بەدەست پاکستانەوەی چۆن دابەش بۆ ئێستا؟ کشمیر ئێستا زۆربەکەی بەدەستی هەندستانەوەیە کشمیر و کشمیری ئازادی کشمیریش هەیە، ئەوە ئەو بەشەیە لە ژێر دەسەڵاتی پاکستانە و خەتێکی ناوەڕاستیشیان هەیە لە ساڵی 60 ئەتیفاقێکیان کردووە کە لەو خەتەیە ئەوە ناوەڕاست هەبێترنە پاکستان بۆی هەبێ بچێتە سەر لەو خەتە بپەڕێتەوە نە لە هەندستانیش بپەڕێتەوە، بەڵام بەداخەوە ینی لە 47ەوە تاکو ئێستا چەندین جار ئەو خەتە بەزێنراوە بە تایبەتی لەلایەنی هەندەوە، چونکە ئەوە باز دەکا کە چەند جارە تادا کراوە لە هاوڵاتیانی لە ناو بەشی لە کشمیری بەشی هەندە و
ئەمان هیچ ڕەتفعلیان هەبووە بۆیە بەو شێوەیە. باشە ماوەسا نەجم ئەم گرژەیە کام دوایە دیسان سەری هەڵدایەوە دوایەوە هات کە لە بەشە هندستانیەکەی کشمیر ینی هەندێک کوشتار ڕوویدا ینی هێزێک گەستاون بە کوشتنی هەندێک خەڵک لەویانە هەندستان دەڵێ ئەمە پاکستانە پاکستانی ژەڵێ من نیم بالی ژنێکی لێکۆڵینەوەی بێلایەن بێ سەرپەرشتی بکە بەڵام هندستان ئەڵێن نە پاکستان ئاڵێ ئێمە زانیاریمان هەیە ینی ئەمە بۆ ڕوویدا بە بڕای تۆ کێیە؟ بەڵێ خۆی ئەمە یەکەن دیارە ئەم جارەی 22 مانگی نیسان ئەمە کۆتاجار با بڵێم ئەم ئاخرجارە بووە بەڵام پێش ئەوە چەندین جاری تر ئەم حاڵەتانە ڕوویداوە بۆەوە یعنی کشمیر بۆتە هۆی 3 جار تا 4 جار جەنگی گەورە لە نێوانی پاکستان و لە نێوانی هندستانە و هەموو زۆربەی کاتەکان موبەڕی هند ئەوە بووە کە دەستی لەشکری تیبە با بڵێمان لەشکرێکی جیهادین گوایە بە ڕێی هندستان ئەمانە پشتگیریەکی گەورە دەکرێن لەلایەنی دەستگای ئاسایشی پاکستانەوە و داڵدە دەدرێن بەڵام پاکستان خۆی باشکرا دەڵێ ئەم هێزە لەلایەن ئێمە قەدەغە کراوە ئەم بزوتنەوەیە هیچ دەورێک ناگێڕێەوە لای ئێمە قەدەغەیە بەڵام هەندێک جار کە هەڵدەستن بەو چالاکیانە ئەوان پەنا بۆ بن بڵێ ئەم چالاکیانەکە کرێ ئەگەر ئەپشگیریەکی نەبێ بەوانە چۆن دەگەنە ئێرە بە چی شێوەیەک تێن ئەم خەتانە بەزێن و ئەو هەموو خەڵکە با بڵێمە کوژن و خوێناویەکان و ئەم لەشکری تیبە بایەکی لە سەرچاوە سەرەکیەکانی ئەوەتانێک کە بۆتە هۆی کێشەیەکی گەورە بۆ بە بڕوای هندستان من باسی دەکەم هندستان وا دەڵێن کێشەیەکی زۆر گەورە لە نێوانی پاکستان و هندستان دروست دەکات بەڵام لای منە بەڕاستیەکەی مەوزوعەکە زیاتر ئێستا مودی کە ڕئیسی وزەرای هندستانە هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە باس لەوە دەکا کە دەبێ من هەموو کشمیر بکەوێتە ژێر کۆنتترۆڵی هندستانەوە و جێگان نمێنێ بۆ ئەوەی ینی هەمووی احتیوا بکرێت و جێگان نمێنێ بۆ ئەوەی تیرۆستان لەو ناوەە بپەڕنەوە ینی وەکو ولایەتێکی چووکە ئێستا بە شێوازێکی حکمی ذاتی تقریبەن ئۆتۆنۆمی سەرپەرشتی دەکا هەند بەشەکەی خۆی باز دەکەم ئەوە دەڵێ دەبێ بکوێتەوە بێتە وەکو یەکێ لە هەرێمەکانی هندستان و کۆنتترۆلی تەواوەتی بکرێ و نابێ بەشێ بەو شێوازەی کە ئێستا حکومڕانی دەکرێت بۆ ئێمە بتوانین سنوورەکانمان زۆر وە محکەم بکەین کە ئیتر نەتوانرێ پاکستان یانەکو ئەو ڕێکخراوانە کە مەبەستیانە بۆ تێکدانی هەند بپەڕنەوە و لەو ناوە کێشەوە ئاژاوارمە بۆ دروست بکە لە هەمان کاتیشە حاڵەتێکی تریش هەیە ئێستا لە ناو هندستانە چی لە ناو پاکستانیش تەوان لە هندستانە ئێستا معارەزەکان با بڵێم هەوڵێکی زۆر گەورە دەدەن بۆ ئەوەی مودی جارێکی تر نەبێتەوە بە سەرۆک وەزیران و کێشەی گەورەی بۆ دروست دەکەن و با بڵێم ئەو خەلەلانەیە ئەو کەم و کورتیانەی لە حکومڕانێکە هەیە دەخەنە بەرچاوی خەڵک و ئەویش ڕەنگە یەکێک لە هۆکارەکان هەبێ بۆ ئەوەی بۆ دروستکردنی ئەم حاڵەتە دروست ببێت بۆی خۆی دەربخا کە هندستان زۆر بەهێزە و دەتوانێت هەموو ئامانجەکانی خۆی بپێکەیە بەڵام لە هەمان کاتیشە کە ئەم حاڵەتە دروست بوو هەموو معارەزەی کۆکردەوە هەموو معارەزەیش کەوتنە ژێر کۆنتترۆڵی نەڵێم کۆنتترۆلانی کەوتنە ئەوەی وەکو مودی خۆی بیر بکەنەوە هندستان با بڵێم پێشی هەموو شتێک دەبێ هندستان بپارێزین نەکو مۆزوعی ماوەسا ینی بە بڕوای تۆ بەشێک لە کێشە ناوخۆیەکانی هندستان وای کردووە کە سەرۆکوەزیرانی ئێستا کێشەکان بەرێتە دەرەوەی هندستان و بیکا بە کێشەی خاک و نەتەوەیی بۆیی لە ناوخۆیە دەنگی ناڕەزایی نەبێ بڵێ وڵاتەکە لە شەڕایە ئێوە باسی چیەکەن لە ناوخۆ بیانەوە بیگۆڕن ئەمە حاڵەتێکیان لەلایەنی هندستانەوە چونکە ڕاستیەکەی لە پاکستانیش هەمان حاڵەت هەیە پاکستانیش کێشەی زۆری هەیە لە گەڵ معارەزەکەی خۆیە ئەویش ڕەنگە یەکێ لەو بە دووری نازانانی تاکو وەکەوەی پاکستان خۆیەڵێ
با لیژنەیەک دروست بکرێەوە ڕاستیەکان دەرکەوێت تا ڕاستیانە دەربکەوێت بە دووری نازانین کە پاکستان خۆشی ئەم حاڵەتە دروست بکات چونکە پاکستانیش معارەزەکانی با بڵێم دژی ڕئیسی وزەرای ئێستا وەستاونەتەوە و ئەیانەوێ با بڵێم خۆیان بێنە سەری حکوم و باس لەوە دەکەن کە ئەوان حکومڕانێکی باشتر دەکەن و ئەتوانن کشمیر بە باشترین شێوە و بە باشترین ڕێگا لەگەڵ هەندە ببن بەڕێوە یعنی ئەو کێشەشە لەوێشە هەیە ئەوە نەبێ بەستەنها لە هێندە باشە بەڵام حتمما خۆ یەکێ لە خاڵە هەرە گرنگەکان لە پەیوەندی نێودەوڵەتەکانە بۆ کاتی شەڕ ئەوەیە ینی تۆ ئەو دەوڵەتە هەوڵەدا کێشە ناوخۆیەکانی بەرەتە دەرەوە بۆ ئەوەی جماعێکی نێوخۆیی بە تەواوەتی باشەوە بۆ خۆیان مامۆسا ئەوەی کە ئێستا گیانی سەرخاڵ کردووە ئەوەیە کە ئەم دوو وڵاتە بە ژماری دانیشتوان زۆرن و ڕوبەریان زۆر فراوانە و هاوسنووریشن بەیەکەوە واردووکیان خاوەن بۆمبی ئەتۆمین ینی ئەگەر شەڕەکە بەری پێنەگیرێ زۆر فراوان ببێ و بە تایبەت چەند خولەکی بەر لە بەرنمەکە میدیاکان بڵاوێن کردو 4 فڕۆکەی جەنگی هیندستان ئاسمانی پاکستانی بەزاندووە دیارە زیاتر وەکو نمایشێک بووە ئەها پیشاندانی هێزی خۆی بووە چونکە هیچ گورزێکیان نەوەشاندووە ئەنی بە بڕوای تۆ بەکوێگە ئەمە گیرسێتەوە ئاوها بەڵێ ئەوەی جناوت باست کرد ڕاستە ینی هندستان لە ڕووی دانیشتوانە یەکەم دەوڵەتی با بڵێم یەکەم دەوڵەتی سەر ڕووی زەمینە لە زۆربوونی ژمارەی دانیشتوانی 1 ملیار و نیوە بەڵام بۆ ڕاستکردنەوەی حاڵەتێکەوەی کە جەنابەت باسکردنا پاکستان ناگاتە نیو مەلیاریش بەڵێ ژمارەکەی ئەوەندە زۆر نییە ملیۆنێک بەڵێ ژمارەکەی لە 300 ملیۆنێ تێپەڕ بکە بەڵام وەکو جەنابەت باست کرد بەڵێ هەردەگیان خاوەنی دوو هێزی ئۆتۆمی گەورن بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ بڵێن ئێستا ئەم شەڕە وا پەرە گەشە بکات و بێتە هۆی ئەوەی کە ناوچەکە هەمووی ئاڵۆز بکە یا پەیوەندی دەوڵەتەکان هەمووی ئاڵۆز بکاتە یەکەوە چونکە چەندین جار شەڕ لە نێوانێ ڕۆیاندا وەکو پێشتر من باسم کرد تا ئێستا 4 جار شەڕ ڕووی داوە لە نێوانەدا لە ساڵی 47 کە هەر خۆی جیابوونەوە شەڕێکی تیا دروستداوە لە ساڵی 65 شەڕێک لێوانە دروستەوە ساڵی 71 دروست بووە و لە ساڵی 19 لەم دوایە هەر شەڕێک تەنانەت بڵێم فڕۆکەکانی هەند لە ناوجەرگەی پاکستانیان قسف کردووە و ئەوانش بە هەمان شێوە بەڵام لە سەردەمی دوو جەنگیانە هەردووکیان خاوەنی بۆمبە ئەتۆمیەکەیش بوونە بەڵام پەنایان نەبردووە بۆ پەودە و لە هەمان کاتیشە بۆمبی ئەتۆمی با بڵێم یا جەنگەکە ئەگەر ئەوە نا فراوان بێتەوە بگاتە حاڵەتی بەکارهێنانی بۆ بێتەمی دیارە هەردوو وڵات خۆیان زەرمەندی یەکەم دەبن لە پێشی هەموو وڵات لەبەرەی هاوسنووری یەکەم پێموانەیە ینی بەڵێ خۆی هاوسنووری یەکەن چونکە جابنەوەتەوە لە یەک بۆیە هاوسنوورن و ئەو هاوسنووریە کێشەی بۆ هەموو وڵاتەکانی دەوروبەری هەمویان ماوەسا نەجەم من دەمێ پرسیاری حاڵەتانە ببوو فەرموو تاوی کە قسەکەت من مەبەستم ینی ئەوەیە ئەو حاڵەتانە چەند جارە ڕووی داوە و حکومڕانی هەردوولا پێم وان نییە چەند ینی ئەمە ئێستا کە 26 کەس کوژراوە لە کشمیرە جاری پێشوو پەرلەمانەکەی هندیان تەقاندەوە حسابکە پەرلەمانی هندیان تەقاندەوە جاری پێشووتر گەورەتر بوو با بڵێم ینی کێشەکانیان ئەو کێشارێ بۆیان دروست بوو لە ناو هەندا ینی زیاتر زۆر جار لە ڕێگەی با بڵێم ئەوان دەڵێن لە ناو پاکستانەوە ئەو هەموو هێڕش و تاداکردنە دەکرێتە سەری هندستان و لە ئێستا گەورەتر بووە ینی ئەمە 26 کەسی ڕەنگاهی گەشتیارەکان بوونە تەبان دیارە گەشتیاریش بە خۆیان خەڵکی هەندەوە ئەوان بە هەوڵاتی خۆیانی دەزان و حەقی خۆیانە و مافی خۆیانە بڵێن گیریان لێ بکەن و نابێ بەڵێ ماوەسا نەجم دەمێ پرسیاری بکەم ینی ئەمریکا و ئیسرائیل دەڵێن ئێمە پشتیوانی هندستانین ینی خۆیان دەڵێ پشتیوانی هندستانەکەی لەم قەزەیەدا لە بەرامبەر هەندێک وڵاتی دیکە دەوترێت چین پشتیوانی پاکستان دەکەن هەندێک وڵاتی تری ناوچەی تورکیا دەڵێ پاکستان لەسەر حەقا یعنی بۆچی ئەم دابەشکاریە
ئەی با بپرسم مەسلحەتی ئەمریکا و ئیسرائیل لەوەدا چییە کە پشتیوانی هیندستان بکەن؟ بەڵێ یەکەم لە ئەمریکاوە گەربی گری من پێم وانێ ینی ئەمریکا بەڕاستەخۆ ئێستا پشتگیریەکی ڕاستەخۆی هیندستان بکە لەبەرەوەی ئەمریکا هەوڵ دەدا تەوازنێک لە ناوچەکە ڕابگرێ لەبەرەوەی ئێستا حالیان دووسێ شەڕ لە ناوچەکە با بڵێم هەیە ئەوە شەڕی ئۆکرانیا و شەڕی غەزەیە و شەڕی شوێنەکانی ترە هەمووی ئەمریکا خیادەی ئەو با بڵێم عالەمەکە چونکە بە ئێستێشەوە ئەو خۆی بە تاکڕەوی ئەوە دەزانێت کە عالەم لەژێر کۆنتترۆڵی ئەودایەوە دەبێ با بڵێم ناوچەکە ئەو ناوچانە کە فراوانتر بکرێتەوە لە شەڕ داگیری بکە ئەمریکا فریای ئەوە ناکەوێت کە هێزە هەرە گەورەکەی کە دوشمنێتی ئێستا و خۆی بە دوشمنی دەزانێت کە چینە خۆی بەوە فرام بکە ئەمە حاڵەتێکی ئیسرائیل و ئەمریکا ئیسرائیل و ئەمریکا و هەند لە عەقدێکیان هەیە ئەتیفاقێکیان هەیە ڕێکەوتنێکیان هەیە بە ناوی I2T2 کە پێک دێ ئەو ڕێکەوتنە لە نێوانی ئیسرائیلە و ئەمریکایە و هیندستانە و ئیماراتی عەرەبیشی تێدایە ئەمەیشە زیاتر بۆ پاراستنی باڵێم ئاسایشی خۆراکیە بۆ وزەیە بۆ تەکنەلۆژیایە ئەمانە کاریگەریان هەیە ینی بۆ ئەوەی ئەو شتانەی تێک نەجێ حتمما هەر کلایەنێک بگرە ئەگەر باس لەوە بکە بۆ پشتگیری ڕەنگە ئەگەر هەنگاوەکان وا بڕوا بۆ دروستبوونی شەڕێک ببێ دیارە قازانجی یەکەم من پێم وایە لە ناوچەکەیە چین دەبێ و ئەمریکا قازانج ناکە و هندستانش قازانج ناکە و پاکستانش قازانج ناکە و ڕەنگە ئیسرائیل لە دوورەوە بەهۆی ئەمریکاوە مەبەستێکی تیا بێ لێرەکانە بەڵام چین لە ناوچەکەیە رووسیا لە ناوچەکەیە ئەمریکا من پێم وانێ ئەمریکا هەوڵ دەدا استقرارێت توازنێک دروست بکە باش استقرارێت بۆ لەبەر ئەوەی ئەگەر بێت و پاکستان ینی با بڵێم ئەمریکا و ئەمریکا و ئیسرائیل بە ئاشکرا پشتگیری لە هیندستان بکەن ئەوە بە ئاشکرایش ئەو هاوکاریە و ئەو دۆستداریە و با بڵێم هاوکاریە هینەی سینیش بۆ چینیش بۆ پاکستان ناوەستێ و پاکستانیش حتمما ئێستا یەکەم با بڵێم سەرچاوەی تجارەتە لە نێوانی با بڵێم پاکستان و چیندا و چین سەرچاوەی سەرەکی ئێستا ڕێگای ئاورێشەم لە سەرەتاوە بە پاکستانە ڕۆیشتووە بە مینایەکیانە بە ناوی جەوادرە یعنی پاکستان یەکەم دەوڵەت بوو با بڵێم فەرشی سووری ڕاخست بۆ چین بۆ ئەوەی ئەو ڕێگای ئەوڕێشمە جێبەجێ بکات تەبان ئەمە بۆ هۆی نیگەرانیەکی گەورەی ئەمریکا ڕاستە ئەمریکا ئێستا لەگەڵ پاکستانە تا ڕادەیەک هەندێک با بڵێم ساردیەک هەیە ئەویش زیاتر لە دوای 11 سپتەمبەرەوە بووە چونکە ئەو کاتانە داوای لە پاکستان کرد کە هاوکاری بن بۆ لە ناوبردننی تیرۆریستەکانی ئەوەی ئەفغانستان و پاکستان لە ترسی لەبەرەوەی وڵاتێکی مسلمانە لە ترسی مسلمانەکانی وڵاتەکەی خۆی نەیتوانی هاوکاریەکی ڕاستەوخۆی ئەمریکا بکە بۆ لە ناوبردنەوە تیرۆریستانە ساردیەک دروست بوو بەڵام لە سپاس دەکەم مامۆستا نەجم سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەرچاوڕوونیەکی گرنگ بۆم بۆیەمان بۆ بینەرانمان کە ڕەنگە زانیاری وەکو پێویست لە نێو بینەرانی کووردا لەسەر ئەم گرژی و ئاڵۆزیانەی نێوان هندستان و پاکستان نەبێ یاخۆ زانیاریەکان کەم بێ سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان زۆر زۆر سپاس خۆشەویستان بەردەوامین